عزیزان و خۆشەویستان ئەم کاتتان باش. جارێکی تر من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە لە خزمەت ئێوەی عزیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە. ئەم بەرنمەیە کە ڕۆژی چوارشەممە تۆمار کراوە، ڕۆژی پێنجشەممە 8/6 پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت. ئەم کاتەی تۆش باش ڕەحمان، مێدەوارم ڕۆژێکی باشت ببێتە ئێستا. کاتی ئێوەش شاد و خۆش بێت. هیوادارم تۆش کاتێکی باشت بەسەر برد بێت. سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەش. باش، سپاس. ئازیزان، دیارە بەر لەوەی کە بەرنامەکەمان دەست پێ بکەین ئەبێ ئاماژە بەوە بکەین کە هەفتەی ڕابردوو بەداخۆ بەهۆی مەشغەڵەت و کۆبوونەوە و هەندێک کار و هەڵسوڕانەوە کە هەردووکمان دەرگیری بووی من و هاوڕێ ڕەحمان، نەکرا بەرنامەی ڕووداوەکانی هەفتە پێشکەش بکەین. بەڵام دیارە شتی بابەتی لەم بابەتانە ممکنە جاروبار پێش بێت کە بەرنامەکانمان دوا بکەوێ. لەو بابەتەوە پوزژێنینەوە و بە ڕەواڵی خۆی ئەم بەرنامانە ڕۆژانی پێنجشەممە، ئێوارەی ڕۆژانی پێنجشەممە سەعات 9 بە کاتی کوردستانی عێراق پێشکەش بە ئێوەی ئازیز دەکرێت. سەرەتای بەرنامەکەش داوا لە بینەرانی ئازیزەکەم وەک هەمیشە کە کەناڵی هیوا کە ئەم بەرنامانەی لێوە پێشکەشەکرێ سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن. هاوڕێ ڕەحمان، ئەم بەرنامەی ئەمڕۆمان تایبەت کردووە بەو گرفتانەیە خود بۆ بیانوژیرانی جمهوری ئیسلامی ئێران لە هەفتەی ڕابردووە سازی کرد سەبارەت بە ئۆردوگا نیزامیەکان و دوگا سەربازیەکانی حیزبە کوردستانیەکانی ئێران لە هەرێمی کوردستان، کە دیارە ئەم مەسلەیە تا و ئاسە چۆتە پێشەوە ئەوەی کە هەواڵەکان باسیەکەن کە مەرج تەنانەت بۆ تەواجودی چەکدارانیان لە ناو خودی شارەکانی شادانراوە، هیچ کە ئۆردوگاکانیان پێچۆڵ کراوە پێیان داخرێنراوە بە زۆر، جگەلەوە گوشاریان بۆ هاتووە کە تەنانەت نابێ بە بوونی چەکداریان لە ناو شارەکان، تەنانەت بوونی فیزیکیان لە ناو شارەکانی کوردستانیشە هەبێ. بە جۆرێک قسەیەوە هەیە کە گوایە حکوومەتی عێراق پێشنیاری بۆ کردوون کە بیان با بۆ حدودی سووریا خود بیان با بۆ دەوروبەری مووسڵ لەوێ ئۆردوگایان بۆ بکاتەوە. قسە و باسی لەم بابەتانش کراوە. ئەمە ئیترەمە دارە یەکەم جار نییە کە جمهوری ئیسلامی باسی ئەم بارەگا چەکداریانە بارەگە سەربازیانە یێنێتە پێشەوە و قسەیان لەسەرەکە و گوشاریە نیەت بۆ هەرێمی کوردستان بۆ داخستنیان یاخود بۆ بەرتەسکردنەوەیان و چەند جار بەر لە ئێستاش تاوانی زۆر دزیە و ئەنجام درا لە بەرامبەر ئەم ئۆردوگایانەیە. تەنانەت لەو هێرشانەیە کە لە ڕابردوو ڕوویدا خەڵکانی مەدەنی بوون بە قوربانی ئەو هێرشانە کە کرایە سەر ئەم ئۆردوگایانە کە گوایە ئۆردوگای چەکداری، بەڵام دیارە لە پەنایانە ئۆردوگای خێزان و ئەوانەش هەن، تەنانەت ئەوانەش لە بۆمباران و کوشتار بڵێن نەپارێزرا بوون. ئەمە ئەو حاڵەتەیە کە جمهوری ئیسلامی ئێران پێچی هێنا و دروستی کردووە، بەڵام ئەم جاریان هەستەکەی بە مەسەلەکە زۆر تونترە و زۆر قەتعیترە و جمهوری ئیسلامی دیارە بڕیاری لەسەرەوە داوە کە هیچ تەواجودێکی سەربازی یاخود چەکداری ئەم حیزبانە لە نزیکی سنوورەکان بە هیچ جۆرێک نەهێڵێت. هۆکاری ئەمە بۆ چیە گەڕێتەوە؟ جمهوری ئیسلامی بۆ بەم جۆرە ئاوا بڵین بڕیاری داوە و تەسمیمی گرتووە لەسەرەوەی ئەم کارە ئەنجام بە. بەڵێ، با لە پێشدا لەوە دەست پێ بکەین. جمهوری ئیسلامی هەروەک تۆ لە عنوانی باسەکەشتا داناوە بەڕاستی بیانوگیریەکی پوچی بەدەستەوە گرتووە بە بۆنەی ئەم ئۆردوگا سەربازیانەوە. ڕواڵەتی بیانوەکەی ئەوەیاڵە گوۆیە چونکە ئەمان تەواجودی نظامیان لەوێ هەیە و هێزی نظامی و سەربازی ئەم حزبانە بوون، گویا لەوێ هێرشی نظامیەکرێتە سەر پایگاکانی نظامی،
و منطقە مەرزیەکانی ئەو نائەمنەکە. ئەوە جمهوری ئیسلامی خۆش ێزانێ هەم بیانووە هەم درۆیە و خودی بەرپرسانی ئەم حزبانە لە ئاخرین گفتار و وتارەکانیانە لە تووری ئەم چەند ساڵەوە بە تایبەت ئەم ماوەشدا بارها کوتویانە ئەسەن ئێمە لە 20 ساڵی ڕابردووە تاهدیان داوە بەو دەوڵەتی قلەمی کوردستان کە هیچ گۆنە هەڵسوڕانێکی نظامیان نەبێت. هەرچە نەزانم جاروبار بە تایبەت حزب دموکراتی کوردستان بە سەرپەرستی مستەفا هیجری 4-5 ساڵ لەوە پێش بەرحاڵ شتێکی بە نێوی ڕاستان وەڕێخست لە بەربەر تەقابل و ڕقابل لەگەڵ پێکاکا و پژاکا و بەرحاڵ هەم کەسی تەلەفاتیدا کەسی لە کوژرا و هەمچوو هەڵسوڕانایەکی کرد. ئەوە دەورانێک بوو کە بە تایبەت پارتی مناسباتی لەگەڵ جمهوری ئیسلامی بە دەرەجەیەک ئاڵۆز ببوو. پارتی حزب دموکراتی کوردستانی عێراق ڕێگای کرد بۆی حزب دموکرات چەند مانۆڕێکی وا بکە، بەڵام دوای ئەوە تەواو بوو و من و توش گوێمان لە مقابلەیەکی مستەفا هیجری ئیبراهیمی عەلیزادە سیامەندی معینی بووە هەردوێنەکە لەگەڵ تەلەڤیزیۆنی BBC هەرسێکیان لەوێنە تاکید لەسەرەوەکەن کە هیچ جۆرە فعالیەتێکی نظامیان نییە. پژاکە ساڵانی پێش و جاجار تیمێ ناردەوە بەعزە مانۆڕێکیە کرد، ئەویش ئەمڕۆکاڵی ئەمە هیچ جۆرە فعالیەتی نظامی ناکەیت و مەجبور کراون نەیکەن. بازێکیان وەکو جریانی کۆمەڵی ئیبراهیمی عەلیزادە واقعاً هەروایە لە 30 ساڵی ڕابردووە ئێمە نەمانبیستوە حتا واحدێکیان نزیک مەرزەکەش کەوت بێتەوە. وتم حزب دموکرات ئەو ڕاستانەی بووە پژاکی جاجار ئالان هەمویان ئەڵەنە و کارە ناکەن بە هەر دەلیل و بە هەر مەسلحەت و لەژێر ئەرفشارەکە دەرنەچە جمهوری ئیسلامی بیانوویەکی بێبنەما گرتووە بەدەستەوە، بەڵام هەر بیانوو نیە پیلانجێڕیش پیلانجێریەکە بۆی لەو بابەتەوە دەستی ئاواڵە بێت ترۆر بکە لە شارەکانی کوردستانی عێراق خاگە بۆی بکرێ هەر لە مەحسابە و ئەوەی هەر لەم 5-6 مانگەیە دیمانە بە درۆن و بە شێوەی دیکە حملەیەکە دۆتە سەر بارگا و پایگا و ئوردوگاکانی ئەم حزبانە کەسی لێ بریندار کردوون، کەسی لێ کوشتون لەو بابەتەوە و تازە هەرەوە بیانوویەکە نەکرد بۆ ئەندامان و کەسانی ئەم ئەحزابە لە کوردستانی عێراقا لە فعالینی سیاسی دیکەی کە زۆرێک ڕویان کردوتە کوردستانی عێراق لە ماوەی ئەم ساڵانەدا لیان ترۆر بکات. لە بیرمان بێ جمهوری ئیسلامی بە ئاماری دقیق زیاتر لە 400 هەڵسوڕاوی سیاسی لە ماوەی ئەم 30 ساڵەدا لە کوردستانی عێراق ترۆر کردووە، بە ڕۆژی ڕۆشن ترۆری کردوون لەو بابەتەوە. دەنەچە هەم بیانووە هەم پیلانجێریە بۆ یەکانێ سەرڕایەوەی بۆچوونی منوتە یا هەر کەسی تر جیاوازی سیاسەکانی ئێمە لەگەڵ ئەم حزبانە دیارە و ئاشکرایە ئەم بیانوگیری و ئەم پیلانجێریەی جمهوری ئیسلامی بەڕاستی پوچە محکومە و ئەو حزبانە و جەریاناتە بە ئوردوگای نظامی و غیرە نظامیانەوە کە لەوێت تەواجودیان هەیە مادام لەوەوە حرەکەیەکی نظامی ناکەن جمهوری ئیسلامی ئیدعایەکی پوچەکە و ئەمە سناریۆیەکە کە وەختی خۆی لە دژی مجاهدینی خەڵقی ئێرانیش کردیان ئەوە بوو ناردیانە ئەوڵان حملەیان کردە سەر بارگا و ئوردوگاکانیان زۆر کەسیان لێ کوشتن لە ئوردوگای ئەشرەف و ئەوانەکارە وەختە ئێمە ئیدانەمان کرد مەحکوممان کرد دواتر مەجبوریان کردن لە نزیک مەرزی ئۆردۆن ماوەیەکی زۆر بنەوی کەمپی ئازادیدا مزران لەوێش هێرشە کرا سەریان کەسیان لێ کوژرا و تا وەدوە دەرنیان نانەوەڵان لە ئاڵبانی جێگیر بوون. ئەیانەوێ ئەم سناریۆیە لە ڕابستە لەگەڵ ئەم حزبانەی کوردستانیش بەڕێوە بەرن، بەڵام لێرە بە ئاسانی نە لە ڕابردووە بۆیان بەڕێوە چووە و نە بە نەزەرم لە داهاتووە بۆیان بەڕێوە چێ چونکی عاقبەت موقعیت و شرایطی ئەحزابی ڕاست و چەپی کوردستانی ئێران تاریخەن هەم مناسبات و پەیوەندی لەگەڵ کوردستانی عێراق و خودی بە تایبەت ئەحزابە ناسیۆنالیستەکان و هەرم دوو حزب دموکرات و کۆمەڵە و لەگەڵ یەکێتی و پارتی جۆرێکی دیکەیە بۆیان بەڕێوە نەچووە. بەڵام ئەو قسەی تۆ زۆر ڕاستە جمهوری ئیسلامی ئەلئان و لە پرۆسەی ئەم هەژنۆ دەمانگەی خرۆشی شۆڕەجێرانە و جەماوەری زیاتر ئەمەی گرتووە بەدەستەوە. لێرەوە بێ بڵێن بۆ ئەم بیانوە ناگرێت بۆ ئەم پیلانجێریاگرێت
جمهوری ئیسلامی خۆیتر و قسەی تیانە لەژێر فشارێکی ئجگار زۆردایە لە کولی ئێران، ئەمەوە قەیرانی اقتصادی هەیە، ئەو جواب نەدەنەوەی بۆ مەعیشەتی جەماوەر هەیە، سەرکوت و نەبوونی ئازادی سیاسی دیارە، و لە عین حاڵا لەگەڵ ڕاپەڕینێک و خرۆشێکی شۆڕەجێرانی و جەماوەری ڕوبەڕوە. کوردستان یەکێ لە مەیدانە گەرم و گوڕەکانی بووە، شارەکانی کوردستان یەکێ لە مەیدانە گەرم و گوڕەکانی بووە. لەم بابەتەوە چەند هەدەف تاقیبەکە ئەوێ بیکا بە بەهانە بڵێ ئەم ئەحزابە کە لەوێ و ڕاهبەرانیان لەوێ دامەزراون ئەمانە هاندەری ئەم خرۆشە جەماوەرەی داخڵن. من ئەوە ڕەت ناکەمەوە کە خودی ئەم حیزبانە بە حیزب دموکرات و بە کۆمەڵۆغەرە بە دەرەجەیەک عاقبەت نەک بە دەلیلی ئوردوگان نظامیەکان، بە دەلیلی سابقە و پێشینە و هەر حیزبەش نیروی کۆمەڵایەتی و تەشکیلاتی خۆی لە نێو شارەکانە بە دەرەجەی تەسیریان هەیە، بەڵام تەسیرەکەی ڕاستەخۆ لە ئوردوگاکانیان وەرناگرێ. ئەوێ بیکا بە وەسیلەیەک و بەهانەیەک بۆ سەرکوتکردن لە نێو شارەکانی کوردستان. هەر خەباتکارێکی شۆڕژجار بە بیانووی تۆ سەر بە چەپی ڕاستی کۆمۆنیستەکانی کۆمەڵەی دموکراتی کۆمۆنیست کاریگەریت بە حەڵاقبەت بازداشتکە، زیندانکە، حکمدا لە مواردێکە ئەعدامکە، دەنەچە بۆ سەرکوت بەشێگەوی استفادە بکە. بەشێکی دیکە ئەوێ مەسەلەکە بجۆزێتەوە بۆ ینی ئەم مەسەلەی خەباتێکی هەڵقوڵاو لە دڵی کۆمەلگاکە کە بەڕاستی خەباتکارانێکی ڕاستەوخۆ لە گەڕەکەکان، لە شوێنە کرێکاریەکان، لە زانکۆکان هاندەرین بڵێن نا ئەمە بێرە مەربوط نییە، ئەمانە هەمووی ئەناسر و کەسانێکن کە گوایە لە دەرەوەی مەرز و ڕاهنماییەکردن. نظرم ئەوێ مەزورمەیە سەرنجەکە بجۆزێتەوە بۆ ئەو دی و مەرزەکان، نەک بۆ نێوخۆ. بەشێکی دیکە ئەوێ بە هێزەکانی خۆی ڕۆحیە بدا، بڕاگەر ئێمە ئەم ئەحزابە و ئوردوگان نظامیەکانیان پاکەکەینەوە و هەڵیانە پێچین و ئەو جۆری خۆیان ئیدعاکەن. منزورمە مشکلەکە حەلەکەین. و ئەڵبەتە یەک واقعێتیشی هەیە، عاقبەت مەترسی ئەوەشی هەیە ئاڵوگۆڕەکان لە نێوخۆی ئێران و لە کوردستانیشە. ئەم خاڵە من ویستم سەرنجمان بچێتە سەر ئەمە کە ینی نەک تەنها بڵین ئەو ئەهدافانە و ئەو ئامانجانی کە جمهوری ئیسلامی ئێران تاقیبێکە، خودی ئەو دۆخەی کە وای لێ کردووە ئەمڕۆ زیاتر لە هەر کاتێکی تر پێی وابێ کە ئەم ئوردوگا سەربازیانە نابێت لەسەر سنوورەکانی بنەوەوانە، زۆرتر لەوەی کە نیشانەی هێزی ئەم ئەحزابانە بێ لەو ئوردوگانەیە، زۆرتر نیشانەی هێزی و بەهێزی جەماوەرێکە کە لە بەرامبەریان ڕاپەڕیون و نیشانەی قەڵەشتێکە کە جمهوری ئیسلامی لەگەڵ جەماوەر بە تایبەتی لە کوردستانە بۆی دروست بووە و ئەمڕۆ زۆر زیاتر لە جاران جمهوری ئیسلامی هێزێکی نامۆیە بە کوردستان، هێزێکی بە تەواو ئاشکرا و ڕوت و دیار هێزێکی داگیرکەرە و لەم بەرامبەر تووڕەیی و بێزاری جەماوەرە بەڕاستی وەکەوە لەسەر بۆمبێک دانیشت بێ هەمیشە. و ئەمە ممکنە وەکو جریانێکی کە هاتۆتە پێشەوە کارێکی کردوێت کە جمهوری ئیسلامی ئێران زۆر زیاتر لە جاران مەرعوب بوو تۆقی و بێ لە ئەم تووڕەیی جەماوەر و پێی وابێ ئیتر هەر بڵین ئەشکەوتێکیش لەو شاخاگەر وجودی بێت و جێگەی داڵدەدانی خەڵکانێک بێت توانن لە کاتی ڕاوەدوونانە پەنای بۆ بەرنەوە ئەمانە، ئەمە بەمانایەک لە ماناکانە بێتە ئوردوگایەکی سەربازی و هەڕەشەیەک بۆ سەر ڕژێمەکەی ئەو. من واتیەکەم کە خوێندنەوەکە بەم ئاراستەیە دروسترا کە ئەمە حەقیقەتی ئەو نامۆیی و ئەو بێگانەی تەواو ئاشکرایە نیشانەدا کە جمهوری ئیسلامی ئێران تێکەوتووە. ئەگەرنا وەک تۆش هاتیتە سەری و باسی کرد چەند ساڵێک لەمە بەرێمە بینیمان ینی هەوڵی فعالیتی مسلحانە و چەکدارانە درا. من خۆم بیرمە قسێکی لەو بابەتە کرا کە گوایە پژاک لەو ڕێگەی قەدیلی لێگرتون نێڵا بێن بچنە ژوورەوە. ئەمە بوو بە کێشەیەک لە بینی حیزبی دیموکرات و پژاکە لەو کاتەیە کە گوایە ئەمان دەواازەکانیان گرتووە نایڵن حیزبی دیموکرات بچنە ناوە و فعالیتی
چەکداری لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئێران نابکەن و ئەوانە لەو کاتەیە جمهوری ئیسلامی ئێران بڵێ ناڕەزایی دەربڕی تووڕەیی نیشاندا یاخود هەوڵیدا هەوڵی گوشارهێنانیدا بۆ پارتی و بۆ یەکێتی و ئەمانەمان بینی ئەو کاتە بەڵام نەگەیشتە ئەوەی کە ئاوا مستەمەم و هەر ئێستا ئیستەرەم ئەبێ ئەم ئۆردوگانە لاپچن بچێتە دەستوری کاریەوە لەبەرەوەی بە جۆرێک لە جۆرەکان خۆی بە ئاسوودە ئەبینی نسبیەن لە کوردستانە کێشەیەکی بەو ئەندازەیە گەوری هەست پێ ناکرد بەڵام حقەتەکەی ئەوەیە جمهوری ئیسلامی ئێران تۆقیوە لەم تووڕەیە کە خەڵک لە بەرامبەر جمهوری ئیسلامی ئەم دەسەڵاتەیە هەیەە و هەر لەحزەیەک ئەم تووڕەیە ئیمکانی ئەوەی هەیە تەبدیل ببێ بە جوڵانەوەیەکی تری سەرتاسەری و ئەم جارە تەنانەت کار بگاتە ئەوەی کە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانەش ڕوو بدە و جمهوری ئیسلامی ئێران لە کوردستانە و دەربنرێ لە دۆخێکا کە لە ناو ئێرانیشە هەلوو مەرجەکەنا لەبار بێ ئەمە بۆ خۆی بە معنایەک ئەم دۆخە سایکۆلۆژیە کە جمهوری ئیسلامی ئێرانی تێکەوتووە ئەم پەلاقاژێ و پەلامار و پیلانە بەڕاستی نەک لە ترسی ئەم ئۆردوگانە بگرە لە ترسی ئەو تووڕەیەکە لە جەماوەرەوە لە بەرامبەریا زەق بۆتەوە هاتۆتە مەیدان. منژەمێ ئەو تاکیدە بکەم معلومە ئەو خۆرۆشە جەماوەری شۆڕە جێرانە کە لە دڵی کۆمەلگاکەدا هەیە و ئەڵبەتە بەڕاستی لە کۆمەلگای کوردستانی ئێرانە جامعەیەکی حزبیە ئێمە پێڵێن حزبیە دیافتەیە بۆ مانایە ئەم ئەحزابی چەپ و سۆسیالیست و کۆمونیستان هەمە ئەحزابی ملی و ناسیۆنالیستان هەمە ئەحزابی ناسیۆنال چەپان هەمە ئەحزابی نیوە مەسەبی نیوە ملی هەن هەمە ئەحزابی مەسەبی هەن هەر یەک لەمانە بە تۆری واقعی کەم یا زۆر تەسیراتی خۆیانیانێ هەر کەسە بەوە کەوتووە جێوشێنی کۆمەڵایەتیکەی چۆن بێ سابقەی مبارزاتەکەی چۆن بێ کاڵان جێگای باسی ئێمە لێرە نییە لە ئاستی گشتیە هەمیشە و دایم قوتبێکی چەپ و ڕاست لە دوای شۆڕشی ساڵی 57 ئێرانیوە وجودی بووە منش پێم وابێ لەژێر گوشاری خۆشی جەماوەریە جمهوری ئیسلامی ئاگاهانە ئەوێ بڵێ جاوە هەمووی ئەمەی کە ڕۆدا لێرە دەستکردی ئەو دی و مەرزەکان و ئوردوگاکان و حەزا ئەمەی واقعی نییە ئەمەی پێچەوانەیە وەی درێدەنا هەر حزبە تاسیراتی خۆی هەیە بەتایبەت ئەو حزبانی جێکەوتوترن مەسەلەن با من زۆر بەڕۆشتیم بڵام حزبی دموکراتی کوردستانی ئێران حزبێکی ملی ناسیۆنالیستی کۆنەپەرستی دژی مافی کرێکار و بەڕاستی ئازادی و بەرابەریش هەیە ئێمە سابقەیەکی 4 ساڵەمان لەگەڵی هەیە وەختی خۆی بەعنوانی کۆمۆنیستەکان لەگەڵی تووشی شەڕ و کێشە بووین هەر لەسەرەوەی شکۆلەترین ئازادی سیاسیەکانی ناپاراست بەڵام کێوشێنی کۆمەڵایەتی خۆی هەیە تاسیری هەیە یا کۆمەڵە هەر بەو شکڵە یا کۆمۆنیستەکان و کۆمۆنیزمی کاریگەری بە پێی سابقەیە کە هەمانە وە ڕەنگە داتەوە لە خەباتی گەڕەکەکانە لە خەباتی زانکۆکانە لە خەباتی کارگا و کارخانەکانە جمهوری ئیسلامی ئەوانە باش دەزانێت مەسەلە ئەوەیە بەڵام ئەو خۆرۆشەی هەژنۆ مانگی ڕابردوو و ڕۆیداوە ڕاستەوخۆ لە ئوردوگا نظامیەکان و تاسیری وەرنەگرتووە من قسەکەم ئەوەیە بەگشتی ئەم حزبانە بەڵام ئەو نکتە زۆر درستە جمهوری ئیسلامی ئازانێ ئەوزا بەرەو ئاڵوگۆڕێکی زیاتر ڕوە و بەتایبەت کوردستان ئەو زەرفێتی هەیە پێش سەراسەری ئێرانیش بەڕاستی جمهوری ئیسلامی ڕاماڵێ و دەری بنێ کە بە جۆرێک هەرەوەی اتفاقە لە کوردستانی عێراق شاکەوە دیتە ساڵی 92 دوای شەڕی کوێیتوانە هەر چیەک بوو ڕووداوەکە بەڵام بۆ بە چ دەلیل کوردستانی عێراق و یەکێتی و پارتی و هاتنەوە زیاتر حاکم بوون و تازە پێشەوە یەکێتی پارتی بێنەوە تۆ بۆ خۆی یەکێ لە هەڵسوڕاوانی شورای ئەو دەورە من بۆ خۆم شاهدم هەفتە ڕۆژی ئەوەڵ یەکێتی و پارتی واقعان کۆنتترۆلی هیچ جێکیان بەدەست نەبوو شاری سولەیمانی لەبەر چاوی ئێمە ئیدارەی بەدەستی شوراکانەوە ینی منزومێ لە دڵی کۆمەلگاکەدا چەپ و ڕاستی و خەباتکاری لە مەیداندا بوون باحاڵ خب ئەحزابی سیاسیش دێنەوە هەر کەسە بە پێی سابقە و پێشینە و ئیمکاناتیش خۆیان دامەزرێنەوە جمهوری ئیسلامی لەوە ترسی
ئەوە ڕاستە و قسەی تۆزار لە ئێستا و لە داهاتوو شێترس ئەڵێم ئاڵگۆڕانە زیاتر بن کوردستان زیاتر لە کۆنتترۆلی من دەرچێت معلومە ئەم حزبانە دێنەوە هێزی نظامیشیان دێنەوە یانوێ کۆنتترۆلی وەز بکەن مەترسی ئەوەشی هەیە وەزاهران پێی وایە بە زەعیفتکردنی خودێم حیزبانە لەو دی و مەرزەکانیش ئەو خەباتە لەنێو کۆمەڵگەکەدا زەعیفەکە من پێم بێ ئەمە یەک بە یەک نییە وانە لەوانەیە تا بەرحاڵ ئەو بەشەی کە لەژێر تاسیری حزب دموکراتیان یا لە کۆمەڵدان تووڕەتریش بن لە جمهوری ئیسلامی بەرحاڵ لەو بابەت دەنچە ئەوەی ڕۆشنە وتم خۆی فاکتۆری ئوردوگا سەربازیەکان ئەنی مەزومێ ئوردوگا سەربازەکانە مێ بۆ نەتیجەک بێنم دەمێک ساڵە بە قسەی خودی بەرپرسانی ئەم حزبانە ئیتر ئەو فەلسەفە وجودی کە گوایە ئێرە کانگایەکەن بۆ ئەوەی قدرەتی نظامی و هێزی نظامی و لێرەوە سەر بگرێ و لێرەوە بچنەوە دەخاڵەتگەر بن لە کۆمەلگاکەدا بە نەزەرم ئەمە واقعی نییە دەرنەتیجە بۆ یاڵین بیان و پیلانجێڕیەکە کە جمهوری ئیسلامی بەدەستیەوە گرتو بەڵام بەهەرحاڵ ئەمەی کە ڕوئەدا ئێستا بە بڕای من لە هەندێک لایەنی تریشەوە قابل بە لێکدانەوە و هەڵسەنگاندنە یەکێک لەوانە مەسەلەن باسی ئەوەت کرد کە ئەم ئۆردوگایانە چ ئەهەمیەتێک و چ جێگاشوێنێکی هەیە بۆ ئەحزابێکی ناسیۆنالیستی وەکو حیزبی دیموکرات بەڵام بەڕاستی بۆ ئەحزابێکی چەپ کە خۆیان بە چەپ ئەزانن بە هەر معنایەک بێ هەستەکەی ئەم ئۆردوگایانە بوو بە دەسەرچیلەی بەرەو ڕاستگەڕانیان یعنی لە ماوەی تقریبەن لە نەوەتویەکەوە هەتاکو و ئێستا بە تایبەتی کۆمەڵەی سەیبراهیم زۆر جار ناچار بەوە ئەکرایە خود ناچار نازانم چەندێک ناچار بوون بەهەرحاڵ ئەویان هەڵ ئەبژار کە بێدەنگ بن لە ئاست زۆرێک لەو سەرپێچیانە زۆرێک لەو دەست درێژیانە کە یەکێتی و پارتی کردە سەر خەڵک وە بە جۆرێک ئەسڵەن ممکنە تەلەڤیزیۆنی کۆمەڵە دەکردەوە ئەوەنەی کە لەسەر سەرکوت و قەمعی شوێنێکی وەکو ئیسرائیل قسەیە کرد لە پەنا دەستیا باسی لە ئاسایشەکانی سلێمانی و هەولێر ناکرد کە چی لە خەڵکی کوردستانەکەن یاخود هەتا تەنانەت لە ئاز ئەو هەموو کوشتارێکە باسی کرد 400 کەس زیاتر لە هەڵسوڕاوانی سیاسی لە ماوانەیە تیرۆر کراون کەمترین ناڕەزایی دەربڕاوە بە جۆرێک هەمیشە و دایم هەستە دەکرد ئەمە کە چەک ئۆردوگامان هەیە لە زڕگوێز و لە نزیکی سلێمانی ئەبۆ بیانوێەوەی دەی با بچین بۆ کۆنگرەی حیزبە کوردستانەکان دەی با بڕۆین لەگەڵ ئەتیلافی حیزبە کوردستانەکان نابین ئێمە بەشێکین لەم دۆخەی کە لە کوردستانە هەیە یاخود هەمیشە مەسەلەن تیرۆری کۆمونیستەکانی کوردستان لە شاری سلێمانی بە بەرچاوی کۆمەڵەوە ئەنجام درا تەشکیلاتی سلێمانیان ئۆردوگای سلێمانیان بوو پێم وابێ شتێکی لەو بابەتەوە باس کرد و دەرکردووەوانە گەرنا بێدەنگیان لێکرد یعنی تەواوی ئەو ڕووداوانەی کە ڕوویدا لە ماوەکانی ڕابردووە هەستەکەی بوونی ئۆردوگا ئەم تەوازنی بینی چەپ و ڕاستی لە کوردستانە بە جۆرێک بە قازانجی ڕاستڕەوی جاچێ ئەوەی کە ئەحزابە ناسیۆنالیستەکان لە ئاستی چەپە باڵا دەستتر بن و دەرکەوتوتر بن چ ئەوەی کە لە ناو خودی ئەم ئەحزابە چەپانەشا بە هەر معنایەک ڕاستڕەوی زۆرتر برۆ پیا بکات و مماشات و هاوکاریکردن و چاو پۆشی لە تاوانەکانی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی عێراقا ببێتە پیشەیان ئەم لاچوونی ئۆردوگایانە ئەم تەوازنە تێکەدا دە بڕۆینەوە سەر ئێرانیش لە ناو ئێرانە من بیرم دێ ئەوەی کە باست کرد لەسەر جوڵانەوەی شورایی لە کوردستانی عێراقا بە بڕای من جوڵانەوەی شورایی لە کوردستانی عێراقا بەو جۆرە دەرناکەوت ئەگەر پارتی وێچێتی لەلایەن دەسەڵاتی حیزبی بەعسەوە ئاودیوی ئێران نەکرانە
و ئەگەر لەوێ لە ئوردوگاکانە هەر ئەو کاتە بە دۆخێکی ناومێدی نەگەیشتنەکە هەمویان خەریک بوون سەررجەم هەموو چەکدارەکانیانەوە دواتر هاتنەوە و بوون بە خاوەنی ئەو خرۆشە جەماوەری کە لە کوردستانە ڕوویدا هەمویان ئامادە بوون لە ئوردوگاکانەوە خەریک بوون پاسپۆرتیان چا کرد و خۆیان بەرەو ئەوروپا ئەکشان و بەرەو ئەوروپا ڕۆیشتن بەڵام ئەو دەم ئەو کاتانە کە ئەوان لەوێ نەمان دۆخی ناڕەزایی لە بەرامبەر ڕژێمی هاری بەعسا لەلایەن چەپ و کۆمونیستەکانەوە بەڕاستی بە جۆرێک ڕاگیرا بوو یعنی مقاومەت و بەرەنگاری لە بەرامبەر بەعسا چەپەکانیان کرد لە بڵێن لەو جێگانەی کە ممکن بووە ئەم مقاومەتە مانایەک پێ بکە یاخود وجودی ببێ لەلایەن چەپەوە هیدایەتە کرا تۆڕەکانی گروپە کۆمونیستەکانی ئەو سەردەما وەک بڵێ ئاگر بەربوو بێ لە پوش لە هەموو جێگایەک پەرەی سەن و فراوانە بۆ خەڵکانی زۆرتر و زیاتری پێوە پێیوەستە بوو ئەمە زەمینە سازیەکی کرد کە کادرەکانی جوڵانەوەی شورایی دواتر دروست بن ئایا ئەم دۆخە کە لە ئێستا دێتە پێشەوە ئەتوانێت لە ئێرانیشا بەم ئاراستەیە بێ وەگەر بەم ئاراستەیە بچێتە پێشەوە و جەماوەرێک کە لە ئێرانە ئەمڕۆ لە کوردستانی ئێرانە معتەرزن لە بەرامبەر جمهوری ئیسلامیە و نەک هەر معتەرزن بەڵکو بە گیان هاتوونە یانەوێ بە هەر نرخێک بێ لەم بەڵام موسیبەتە ڕزگاریان بێ و ئەوانە لاچوونی ئەم ئۆردوگایەنە چۆن کارێک بکا کە دەواازەیەکی تر بکرێتەوە بۆ هەڵبژاردننی ئاراستەیەکی تر ینی بە جۆرێک بڵێم ئەمەی کە جمهوری ئیسلامی ئێرانەی کا لە درێژەدان بەسەر کت و قەمعی بۆ دەرەوەی سروورەکانی کوردستانی ئێران بە جۆرێک بە ئاراستەی بەهێزکردنی جوڵانەوە ناڕەزایەکان لە ناوەوە بڕوە من ئەمانم بە نەزەرەگا کە پێم وابێ باسکردن لە لابردنی ئۆردوگایانە هەر تەنها مەسلەیەکی تەکنیکی و بڵێن جۆرێک ئەمنیەتی و ئەوانە نییە توانێت تەداعیات و بار و ئەنجامی سیاسیشی لێ بکرێتەوە من پێم بێت تۆ لەسەر چەند خاڵێکی گرنگ دەستدانەوە کە منیش قسەی خۆمی لەسەرکەم یەکەمەوەیە درێژەدان بە ئوردوگای نظامی و ئەوەی ئێمە پێڵین ئوردوگاداری لە ساڵی 92 میلادیەوە کە ئیتر لەو وەختەوە معلوم بوو مەیدانی خەباتی نظامی بۆ حیزبەکانی کوردستانی ئێران جمهوری ئیسلامی لە موقعیتە کابوو تەواو پاشەکشەی بە مەیدانی نظامی تەحمیل کردبوو ئەو وەختە تۆ بۆ خۆت شاهدی ئێمە ئێشتا لە نێو حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵەدا بووین ئیتر ئاتەش بەس لە شەڕی ئێران و عێراقا پێکات بوو مناسباتە بینی و دوو دەوڵەتە دروست بوو دوای ئەوزاعەکە گۆڕا کوردستانی عێراق کەوتە دەست یەکێتی و پارتی و ئەوان اتفاقەن بە درێژەدان بە پەیوەندیەکانیان لەگەڵ جمهوری ئیسلامی ئەیانتوانی خۆیان ڕابگرن دەنەچە زەخت و مەحدودیەتیان بۆ ئێمە وەکو ئەحزابی سیاسی مسلح لەوێنە زیاتر بوو دەرنەتیجە بەگشتی چ بۆ هێزی چەپ چ بۆ هێزی ڕاست درێژەدان بە ئوردوگا و ئوردوگای نظامی بۆ خۆی چ بۆ ژێر پرسیارەوە بەڵام هێزێکی وەکو حیزبی دموکراتی کوردستان یا هێزی ملی و ناسیۆنالیست تەوجیهی منتەبقتر لەگەڵ ئوفوق و سیاست و بژوتنەوەکەی خۆی بوو خۆ بەڵێ من هێزێکی ملیم کوردستانیم خاک و سەرزەوی کوردستان بۆ مهمە دەرنەتیجە لە ئوفوق و لە سیاست و لە پرۆگرام و بەرنامەشە جیاوازیەکی تایبەت و بنەڕەتی لەگەڵ پارتی یا لەگەڵ یەکێتی نییە دەنەچە ئەو ئامانج و ئاهدافەی ئەوان ئەو شەرت و شروتەی یەکێتی و پارتی بەرابەر بە جمهوری ئیسلامی و بەرابەر بە دەوڵەتان لە مەنتەقەیانە قبولکردنی بۆ یەکێکی وەکو حیزبی دموکراتی کوردستان و سازمانی خەبات و ئەوە زۆر ئاسانە لە چوارچێوەی بزوتنەوەکەی خۆیان ئەگەر ئەو شەرت و شروتانش قبولکەن هیچ بێ پرەنسیپی نییە هیچ لە ئوسولە گلایان نەداوە عاقبەتەڵە منیش حیزبێکی ملی کورد و کوردایەتیەکەم و ئەی باشەوە لە کۆیە دانیشتم و لە پەنای هەولێر و منیشە لە وفق و سیاسەتەی بارزانی و تاڵبانیە شەریکم باوجودیەوەی ئوردوگاکانی تر جێگایەک نەبوو بۆ سازدەماندانی
خەباتی نظامی بەم سیستمە بۆ ڕاگررتنی هێزی خۆیان و وەک هێزێک لە مەدانەکە بێن و ڕۆژێ لە ڕۆژان دووبارە ببنەوە بە زاخ لەسەر جمهوری ئیسلامی ئەیانتوانی ئەنواعی ئەو قەید و شەرتانەی کە یەکێتی و پارتی بۆیان هەیە و یا دەوڵەتی عێراق بۆیانی هەیە قبوڵی بکەن و ئیدامەشی بدەن و تاریخان لە ئستراتێژی جنبشی ملی کوردە چەند شت جایگای بووە شار دیپلۆماسی دوایی مفاوەزە دەنەچاقبەت ئەبزاری شەڕەکا بێ ڕابگرن نێوی هێزی پێشمەرگە و هێزی سەربازیە بەرحاڵ شەڕکە لەم دەورانیان نەبوو هەمیشە و دایم لە فکریوا بوون مفاوەزەیەکیش بکەن هەر 4 ساڵەوە پێش لە نۆروێژ کردیان هیچ وەختیش بە سەرنجام نەگەیشتن ئەوەی ئێمە پێڵێن ئەحزابی ملی کورد لە کێشەی بینی دەوڵەتەکانە خۆیان ڕاگرن تۆ تەماشایەڵان پکاکاکە بەڕاستی زەختێکی نظامی زۆری لەسەر تورکیە نییە یا حتا ئەڵان پژای نییە بۆ لە قەندیلن بۆ ئەوەی لە کێشەی بینی دەوڵەتی عێراق و ئێران و تورکیە و بمێنن هێزێک بن بەحاڵ وەسیلەیەک بن خۆیان جزئی معادلەکە بزانن جا لە پێناو ئەو سیاسەتادا ئەنواعی شەرت و شروط قبولکەن کە بۆ بەرەی ئازادی خواز و بەرابەری خواست بۆ بەرەی چەپ و کۆمۆنیست قبولکردنی و شەرت و شروتانە سەختە و لێرە واچمە سەرەوە قسەی تۆ لە ساڵی 92 کە ئەمە ڕوویدا بەنظرم بۆ هێزی چەپ و کۆمۆنیست کە ئەت جملە ئەو وەختە هەمومان پێش جودای ئێمە لە حیزبی کۆمۆنیست و کۆمەڵەدا بووین درێژەدان بە ئوردوگاداری بەحەڵ جێگای پرسیاری زۆر گەورەتر بوو بەتایبەت لە کاتێکە هەر لە خودی کوردستانی عێراقا بزوتنەوەی شوڕایی هاتووە بەیدان بزوتنەوەی کۆمۆنیستی هاتووە بەیدان کۆمۆنیزمی کاریگەری هاتووە بەیدان و هێزێکی کەم نەبوون ئەو دوای حزب دروستکرا حزبی کۆمۆنیستی کاریگەری عێراق دروستکرا تا زمانێکە خودی یەکێتی نیشتمانی هێرشی کردە سەر هەر لەو شاری سولەیمانیە و تۆ باست کرد 5 ڕفێقی عەزیز گیانیان بەخ کرد و بە زوویز لە ساڵ ڕۆژیان لە 14 حەوت نزیکە بینەوە عقبەت هێزێک بوو لەو مەیدانەدا قسەی حەقخوازانەیە کرد بەرابەری خوازانەیە کرد دەی ئەو وەختە هێزی چەپ و کۆمۆنیستێک کە مەسەلەن ئوردوگای زەرجۆز و کۆمەڵی بووە ئەبای بێتە من تاکەیە ئوردوگاداری و دیپلۆماسی لەگەڵ دەوڵەتێکی دەرکراوی عێراق ڕژیمی فاشیستی باس درێژادە چۆنەکرێت دوایی ئەبێ واردی مناسباتێک بمەوە لەگەڵ یەکێتی و پارتی ئەنواعی ئەو شەرت و شروتیانیان لێ قبول بکەم ئاخر ظاهرەن پرنسێ هێزەکانی چەپ و کۆمۆنیستیش لەگەڵ دەوڵەتانی ڕابتاگرن دیالۆگی شەکەن ڕەنگە زمانی ئێمەی هێزی چەپ و کۆمۆنیست واقعا لە دەوڵەتێکیش بێ قەید و شەرت کۆمەک وەربگرین بۆ خەبات لە عەلەیهی جمهوری ئیسلامی بەڕاستی ئێمە جزئی سەنەدی نووسراومانە سەنەدی پەسەندکراومانە وەکو کۆمۆنیزمی کاریگەری وەکو حزبی کۆمۆنیست کاریگەری حکومەتیست بۆ خەبات لە دژی جمهوری ئیسلامی جریانێک حزبێک نە ئیسلامیەکان نە مەسەبی بێ قەید و شەرت دەوڵەتێک ئیمکانمان پێ بدە بۆ بەهێزکردنی و خەباتی استفادەکەین بەڵام بە شەرتی بێ قەید و شەرت بێت لێرەیتر لە بێ قەید و شەرت دەرچی بوو لە ساڵی 92ەوە تۆ ئیشارەت پێکرد ئەلان لە ساڵی 92ەوە ئیتر لە وەختەوە یەکێتی و پارتی و دامەزراون و هەرچی هاتر و زیاتر خۆیان داسەپات قەید و شەرتەکانیان بۆ سەر ئەمە ئەحزابە و عەزم لە بۆ سەر جەریانێکە خۆی بە چەپ و سۆسیالیست زانێ زیاتر کردووە کە بەنظرم لەگەڵ پرینسیپەکانی چەپ و سۆسیالیستی نەیە خوێندەوە یەک تۆ حزبێکی چەپ و کۆمۆنیستی ساڵی 93 میلادی لە شاری سولەیمانیە بەرگوزار بێت وەختە هێزێکی زۆری لە دەور بێ بە دەلیلی دیپلۆماسی و مناسبات لەگەڵ یەکێتی و پارتی هەڵڕابەتەشە لەگەڵی نەبێت هەر حمایەتیشی نەکەی هەر کۆمەکیش پێ نەکەی لەبەر چاوت فعالین و هەڵسوڕانی بگیرێن و بخێنێ زندان مەجبور بی سکوت بکەیت هەرەوەی عاقبەت 400 کەس فعالی سیاسی جمهوری ئیسلامی ترۆری کردن حتما طبعا من تاوجە یاگادارم مواردێک چونکی بەرابەر بە جمهوری ئیسلامی بووە ڕاگەیاندنی توندیان بەرابەر بە جمهوری ئیسلامی داوە بەڵام عاقبەت قسەیەکی جددی و ئەساسیان بەرابەر بە یەکێتی و پارتیە خەڵ ئێوە لێرە حاکمن ئێوە بەرپرسن بەشێک لە ترۆرەکان بە دەستچیسی و بە پیرانگەری خودی ئەناسوری یەکێتی و پارتی کراون خۆ ئاشکرایە ئاسمانی بەشدار بوون تایە ینی بەبەر چاویانەوە زندانی سیاسی کەس سولەیمانیە زندانی سیاسی هەڵاتووی دەستی جمهوری ئیسلامی بوو یەکێتی تەحویلی بردی بە ئاشکرا یەکێتی تەحویلی 2017 بوو وابزانم یا 16 یا 17 بوو
2017 بردی تحویلی جمهوری اسلامی داوە هەر 48 ساعت دواتر ئەدام کرا زندانی سیاسی بوو لە شاری سەقز هەڵات بوو خۆی گیانبووێنە دەی تۆ حزبێکی چەپ و سۆسیالیستی خۆت بۆ کۆمەڵگایە مەربوط زانی بێدەنگ بووی بەرابەری یا بەرابەر بە ترۆر و کوشتنی ڕفێقە کۆمۆنیستەکانی ئێمە لەوێنە هەرەوە تشکیلاتی نێو شاری سلێمانیەت ئەویش بڵێ ئاسایش نابووایە ئەو کاری بکردە من جۆ ئەمانە هەموو باجێکە هێزێکی چەپ و سۆسیالیست داوێتی و قابلی پیشبینیش بوو ئەم ئوردوگاداریە ڕۆژێک بە بنبەستەکە ڕۆژێک ئەمڕۆ بە بنبەستەکەی خۆی گەیشتو ئەڵئان هێزی ملی و ناسیۆنالیست و مەسەبی تەوجیهاتی خۆی هەیە لەگەڵ ئوفوق و سیاست و ئیستراتێژیە کەشی ئەو تەوجیهاتی ناکەوێتە پارادۆکسەوە بەڵام بۆ هێزی چەپ و سۆسیالیستەکەوێت هەر بۆیە خۆ بۆ خۆت شاهدی ئێمە وەکو کۆمۆنیزمی کاریگەری لە نێو حزبی کۆمۆنیستی ئێران و کۆمەڵا حقیقەتەکەی و ئێمە جارێکی لێکە لانیکەم 80% ئەو هێز و نیروی ئەو وەختەمان لەگەڵ بوو دەوڵەتی عێراقیش دەیزانی ئەوە جودایی ڕووی داوە و ئەوەی ئەوان ئەیانزانی بە سەرپەرستی مەنسوور حکومەت جیابینەوە ئەسەن پەیغامی نارد دەوڵەتی عێراق پەیغامی نارد کە ئەگەر ئەو بەشە لە تشکیلاتی کۆمەڵە و حزبی کۆمۆنیست کە لە کوردستانی عێراقن ئەیانەوێ بمێننەوە و ئوردوگا دابمەزنن هەر هەمان ئیمکانات و بە هەمان شەرایەتی کە لە پێشووتردا بووە لەگەڵ کۆمەڵە و حزبی کۆمۆنیست لەگەڵەوان بەرقەرارەکەی ئێمە ئەو وەختە ڕابەری کۆمۆنیزمی کاریگەری و لە ڕاستیا مەنسوور حکومەت و بە هاوفکری لەگەڵ ئێمەمانان دانیشتن قسە بکەین کە ئایا و کارە بکەین یان نەکەین هەڵسەنگێنرا وتمان نا بە چەند دەلیل بڕێک قسەکە درێژ بووە گەر ئیجازە بدەی بە ئەمە تازە ئەو ڕووداوە گرنگە منەوە شتێکی مێژوویە هاورە ڕەحمان پێم باشە باسی کەیتەوەی دەقیقەن بەو جۆرە بوو لەلایەن نوێنەری ئەو کاتی ئێمە کە نوێنەری کۆمەڵە و حزبی کۆمۆنیزم و بەڵام بۆ خۆی لە بەرەی چەپ بوو بۆ خۆی لە بەرەی کۆمۆنیزم کاریگەری بوو و دەوڵەتی عێراقیش ئەوەی دەزانی و ئاگاداری کێشەکانی نێو حزبی کۆمۆنیست و اختلافەکان چون بەشێکی زۆری لە جەریدەکانە باسکرا بوو وەیزانی ئەو جوداییە ڕووەدا ئەو پەیغامی نارد ئێمە عاقبەت کۆبوونەوە قسەی لەسەر کرا و بەرحاڵ ڕەهبەری وەختی کۆمەڵەش کە لە ڕاستیانە دەبیر ئەوڵیەکەی سەید برایم بوو ئاگادار کرا ئاگادار بوو کە ئەو بەحسانە لای ئێمەش هەیە حتا من شاهدەوە هەم مەنسوور حکومەت مەشروعەتی لەگەڵێکەوە ئیبراهیم عەلیزادە کرد بوو توی پەیغامێکی وا بووە ئێمە هاتووە کە ئایا ئێمە ئوردوگا تا بمەزرێنین و ئوردوگای کۆمۆنیزم کاریگەری لەوێنە بێ سیاسەتی خۆمانی کە پێوت بوو حتا خودی ئیبراهیم عەلیزادە و توی بەنظرم سیاسەتێکی منطقی تاگرتوت بەش ئێمە قسەمانەوە بوو یەک ئێمە بۆمانەوە ئوردوگای مستەلەح و نظامیمان ئەوڵین سوارێ بمان لە کوردستانی عێراق بێت خۆ فعالەتێکی نظامی نییە ئاخر ئەگەر ساڵی 60 شەمسی ئێران کە ئەکاتە 81 ئەو کات 80 ئێرانی بۆ یەکەم جار هەرم دەوڵەتی عێراقا پەیغامی نارد بۆ ڕاهبەری کۆمەڵە کە بێ و پەیوەندی بگرن و ئیمکاناتان لە اختیاردانێن هەر ئەو وەختە ڕاهبەری کۆمەڵە لەگەڵ شخصی مەنسوور حکومەت ئەم مەسەلەی مەطرح کرا وەختی شاری بۆکانمان بەدەستەوە بوو مەناطقی ئازادمان بەدەستەوە بوو بەغێرە شارەکان هەموو منتەقەکان ئازاد بن ئەو وەختە هەرە مەنسوور حکومەتە وتی بێ قەید و شەرت چنوەری بگرن ئێوە قودرەتێکن نیرون ئیمکاناتتان هەیە پشتی جەبهەتان پێویستە وڵاتی ئازادتان بەجێ نیرویەکی معادنن لە منتەقەدا بۆ پێشبردی خەباتی سیاسی و نظامیتان لە عەلەیهی جمهوری ئیسلامی احتیاجتان بە چنین رابطەیەکەیە ئەگەر قەید و شەرتێکی قەید و شەرت دانانێن توێن جاواقانیش قەید و شەرتیان دانانە ظاهرەن لەسەر کاغەز قەید و شەرت دانانن بەرگوزاری بکەن ئەو وەختە کوتمان بابەت دنیا گۆڕاوە ساڵی 60 ئێرانی تا ساڵی 70 ساڵ گوزەراوە ئەو وەختە مبارزەیەکی نظامی گەرم و گۆڕ لە پەنا شارەکان و لە نێو شارەکانە بەهێزی پێشمەرگە لە مەیدانە بوو بریندارە بووی زەخمیە بووی پشتی جیبهەت دەویست ئیسلاحەت دەویست بودجەت دەویست ئیمکانات ئەسلحەت دەویست دەی ساڵی 70 تۆ وەختی خۆی هەموو هێزی چەکداری حزبی دموکرات ئێمە کۆمەڵە هەمووی هاتبووە ئوردوگاکان و ئوردوگانشینی بوو باو ئیتر حتا تیمێکی نظامیت بە سەختی توانی بنێریۆ دەی فەلسەفەی وجودی ئیدامەدان بە ئوردوگایەکی نظامی و بۆ هێزی نظامی خۆی جۆتە ژێر پرسیار نەماوە بۆ بێ باجی بۆ بدەین حتا لەگەڵ دەوڵەتی عێراق
دەوڵەتی عێراقی کە بۆمبارانی شیمیایی حەلەبجەی تێپەڕاند بوو من با حەلێ قسەیەکی مهمی دیکەی کە کاتی خۆی لە ڕاهبەری حزبی کۆمۆنیست ئێرانە وەختێ بۆمبارانی شیمیایی حەلەبجە کراوە حتا لە نێویاندا ئەوە مەطرح بووە لە ڕاهبەری حزبی کۆمۆنیست ئێران توانە ئەگەر ئێمە ئەم هەموو بارگا پان و بەرینانەمان نەبوایە و ئەم مشکلاتەمان نەبوایە و لە عین حاڵە ئێستا ئەو وەختە ساڵی 1960 ئێرانی بوو ئێستا کون لەگەڵ 73 ساڵ پێشتر ئێستا هێزی نظامی مەوزوعیەتی بوو زەربەنێدانی نظامی مەوزوعیەتی بوو لە عەلەی جمهوری ئیسلامی تیم و فعالیەتی نظامی ئەچوونەوە نێو کوردستان ئێران لەناوتوانەگە ئەو ئەوزاعە نەبوایە الان ئوسول ئەوەی ئیجابە کرد هەر فەورەن پەیوەندی لەگەڵ ڕژیمی بەعسی عێراقی کە 5,000 کەسی بە بۆمبارانی شیمیایی کوشتو قەتا بکرێت بەڵام ئەو وەختە بۆ حزب کۆمۆنیست و کۆمەڵە ناکرد لە 3 ساڵ دواترەکەی و 4 ساڵ داترەکەی ڕێگای بوو ئەکرا بە تایبەت کە ڕژیمی بەعس هەڵپێچرا بوو ئیتر لە کوردستانی عێراق نەبابوو وەختە پرسیار ئەوەیە بارها لە مناسبەتی کە عەقبەت دەوڵەتی بەعسی فاشیستێکە بۆ کارنامە ڕەشەیەوە حاکمیەتیشی لە سولەیمانی و هەولێر و لەو مەناتقە نەما بوو لێ ڕاهبەری وەختی کۆمەڵە حتا بۆ درێژە پەیوەندیتان لەگەڵ بەغدا و لەگەڵ دەوڵەتی بەعسەدا حتا ئەگە تەوجیهی بڵند جارێ ئێستا هەر لەم حەل بووین لەگەڵ یەکێتی و پارتی مەجبور بووین لەگەڵ ئەو بوو غەیرەزەوە ئوردوگاداری هەر بە سەبکی ناسیۆنالیستەکان ببێت بە ئستراتێژی و تاکتیک ببێت بە هۆویەت و بیکەی بە ئەبزارێک بۆەوەی ئیمکاناتی مادی پێ پەیدا بکەی و بە جۆرێک بەشێک لە تەشکیلاتت حفزکەی بەڵام بە کام قیمەت بە قیمەتی ئەو بێدەنگیانەی کە تۆ ئیساڵت پێ کرد قیمەتی ئەوەی کە حتا ناتەوێت پەیوەندێکی ڕاستە و خۆ سالم شەفاف لەگەڵ کۆمۆنیستەکان لە کوردستانی عێراق بەرپاکەی بە قیمەتی ئەوەی 4-5,000 ژن لە کوردستانی عێراقا بەدەست پیاوسالارانی ناسیۆنالیست یا مەسەبیەوە کوژان کە بەشێکی زۆری معلوم بوو لە نێو ئەم ئەحزابیان یا لە نێو یەکێتیان یا لە نێو پارتیان یا لە نێو حزبە ئیسلامیەکان یا ئەوان داڵدەیانەدەن یا پشتیوانیانەکەن لەو بابەت دەیترەوە ئێمە قسەی قەدیمیمانە لە ساڵی 92 هەر بۆیە ئەو کات ڕابەری کۆمۆنیزم کاریگەری کوتی ئیتر ئەڵعان ئێمە زەرەر و زیانیەکەی کە هەڵەسەنگێنین زەرەرە بۆ هێزێکی چەپ و کۆمۆنیست درێژەدان بە عمری ئوردوگاداری و ئوردوگای نظامی لەم هەلوو مەرجەدا زەرەرە مەسەلە هەرەوەش نەبوو لە ئاستی بینەلملەلیشدا ئەو وەختە دەوڵەتی بەعسی عێراق دەوڵەتێکی بەدنێو بوو ئیدامەدانی ڕابطە لەگەڵی سەخت بوو خودی یەکێتی و پارتیش عاقبەت وەکو وەسیلەی دەستی ئەمریکا هاتبوون بۆ دەسەپاندنی سناریۆیەکی ڕەش لە عێراقا عاقبەت ئەبزاری دەستی ئەوان بوون و پەیوەندیگرتن لەگەڵ بۆ هێزێکی چەپ و سۆسیالیست ئابەم شکڵی کە ڕاهبەری وەختی کۆمەڵەوە لە ڕاستیانە دەبێت ئەوڵی کۆمەڵی ئیبراهیم عەلیزادە تا ئێستاش ئیدامی داوە مجاز نەبوو دەنەچە ئەلئان دووبارەوە دووپاتەکەمەوە سەرەڕایەوەی بیانوگیری جمهوری ئیسلامی و پیرانگیری جمهوری ئیسلامی بەرابەر بەم هێزانە و بە بیانی و نیاروونێک تەواوە لەلایەن ئێمەوە ڕەتدا ڕەفزە محکومە عاقبەت ئەوان هەر حیزبە سیاسیە بە هەر جۆرە حەقی خۆی هەیە ئەویش لە منتەقەیەکا کە شکلی لە کوردستانی عێراقا کە شکلی پەناهەندەی سیاسیان پەیدا کردووە حەقی خۆیان هەیە سازماندان و لێ بن جمهوری ئیسلامی ئەبێ لەم بابەتەوە لەژێر زەختا بێ لەژێر فشارە بێ محکوم بکرێت بەڵام عاقبەتی ئوردوگاداریەکیش کەڵام بە بنبەست گەیشتووە بەتایبەت لە ڕەوانگەی چەپ و کۆمۆنیستەکانەوە بۆ هێزێکی چەپ و کۆمۆنیست بەنەزەرم باجی زۆریان داوە لە سەریان کەوتووە بۆ بەرحاڵ ئەڵان هەتا بووە بە وەسیلەیەک بۆ ئەوەی ڕۆحی خەباتکارانی خەڵکی لە کوردستانی عێراقا پێ زەعیفکەن کە باوەڕ ناکەم ئەو کارە بکەن ئەو خۆشە جەماوەری ئەم جارە سەراسەری ئێران لە کوردستانی ئێران ڕوویداوە بەڕاستی ئەنەرژیەکەی تواناییەکەی ڕەحمان من یەک خاڵم ماوە پێشتیش کەمێک باسم کردووانە ئێستا ئەمەی کە ڕوئەدا ئەم لابردنی ئوردوگایانە ینی هەمیشە و دایم جوڵانەوە بڵێن جەماوەریەکان لە مەسیری بەرەو پێشچوونی خوانە لە جێگایك لە جێگاکان بۆ یەکسەرەکردنەوەی کێشە و ململانێ لەگەڵ دەسەڵاتێکی مۆجوودا بێ دەست بۆ چەکبرن ئەم دەست بۆ چەکبردنە ممکنە لە جێگایەکە زووتر بکرێت لە جێگایەکە درەنگتر بکرێت بەڵام سەرنجام
دەسەڵاتێکە لە سەرکارە و ئەو هەموو دام و دەستگا قەمعی هەیە و بە قسەی خۆش و بە دیموکراسی و بە هەڵبژاردنەوەوانە لە ڕێگە لا ناچێت ئەبێت دەست بۆ چەکبەری تو فەرزیکەی بەسەریا و یا چەکی پێدانی و تەسلیمی بکەیت و مەجبوری کەی کە بیپێچێتەوە ئەمە پێویستی بە چەکە ئێستا کە ئەم ئۆردوگایانە لە ڕۆژێک لە ڕۆژەکانە ممکن بوو بۆ کەسێک کە لە ناو ئێرانایە بە هەر معنایەک خەریکی مبارەزەیە بە هەر تێڕوانینێکەوە بێ یەکێک لەو ئەلتەرناتیوانی کە مەوجود بوو ئەلتەرناتیوانی کە مەوجود بوو ئەوەیە کە لەو دیوی سنوورەوە هێزێکی چەکدار ممکنە ئامادە بێت و بێتە کۆمەکەوانە ئێستای لەمە نەما یعنی مەبەستمەوەیە ئەم پێداویستیە بۆ خۆ چەکدارکردن بۆ چەکداربوونەوەوانە لایەزار لە مەسیر و لە استراتیژی ئەم جوڵانەوەیە بۆ بەرەو پێشچوون و بە سەرنجام گەیشتن ماوە خۆ لا ناچێت ئێستا ئەلتەرناتیڤەکە چییە یاخود من بێمە سەر باسی مەسەلەن گاردی ئازادی بۆ نمونە حزبی حکمەتی ئێمە لە ساڵەکانی کۆنەوە تا لە سەردەمی مەنسوور حکمەتی شۆ لە سەردەمی حزبی کۆمونیستی کارگەری ئێرانەوە باسی گاردی ئازادی مەسلەیەک بوو مەطرح بوو نەخشەی هەبوو و دواتر ئەمە برایە پێشەوە بە جۆرێک ینی بڵێم تەواجودی نظامی یاخودبوونی سەربازی بە جۆرێک هەبوو ئەمڕۆ ئایا پێداویستی ئەمە زۆرتر و زیاتر بوبرەمیت پیا ناکە بۆ کۆمونیستەکان بۆ ئەو چەپانی کە خەریکن بە جۆرێک هاو ئاهەنگیەک دروستەکەن شورای هاوئاهەنگی بڵێن هێزە هاوکاری هێزە چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێرانمان هەیە ئێستایانەوە دەخاڵەتێکی ڕاستە و خۆ بکەن لە چارەنووسی سیاسی لە کوردستانی ئێرانە ئایا باسی چەکداری نابێتە یەکێک لە مەسەلە ئەساسیەکان و ئایا دەروازە بۆ مبادرەی سربەخۆی جەماوەر نەک ئەوەی کە هێزێکی چەکداری ناسیۆنالیستی بە کۆمەکی یەکێتی یا پارتی یا هەر هێزێکی تر لە دەرەوەی سنوورەکانەوە ئامادەوێ لە ناو خودی ئێرانە ئایا ئەمە فرسەتێک نییە بۆی کەوا دەست ببرێ زۆرتر و زیاتر یاخود تەوەجوه زۆرتر بەرەو ئەم باسە ڕابکێشتێ بە نظرم ئەمەش دوبارە باسێکی گرنگە و دقیقان لەم قسەی ئاخری خودی تۆ دەست پێ بکەم پێویستی قدرەتی نظامی هێزی نظامی بەتایبەت بە سابقەیە کە لە کوردستانەوە جملە لە کوردستانی ئێرانیش هەیە بۆ حزبەکان یا حزبی سیاسی چەپی یا ڕازبی کەماکانەوە پێویستیە هەیە بۆ چونکی ڕژیمی مرکزی ئێران کە جمهوری ئیسلامیە ئەلئان لەو ڕۆژەوە هاتە سەرکار 6 مانگ دوایەوە 7 مانگ دوایەوە ئیعلانی شەڕێکی کرد بە خەڵکی کوردستانی ئێران و بە حزبە سیاسەکانیشی بە چەپ و بەڕاستیەوە ئەو خەڵکە هەر لە وەختەوە حەقمان بوو مستەلاح بێت حەقمان بوو چەکدار بیت بۆ دفاع لە خۆمان بۆ دفاع لە دەستکەوتەکانی حتا شۆڕشی ساڵی 57 کە گۆزرا بووە کوردستانی ئێرانیش دەرنەتیجە بۆ یەکانێ ئەو خەباتە نظامیەی کە بە تایبەت لە 10 ساڵی ئەوەڵی عمری جمهوری ئیسلامی و لە کوردستانەوە سازمان ئەدرا تەواو حەقخوازانە بووە بەرهەق بووە و خۆشبەختانە خۆم جزئی کادرێک فعالێک بوون کە لەو مەیدانشدا لەو دەورانەدا کارمان کرد لە درێژە دیشیدا وەک حەق وەک پرەنسیب کە هەرم حزبە سیاسیانەی لە کوردستانی عێراق بنیار کرد بڵێن ئێمە حەقمانە هێزی نظامین بێ ئەوە دروستە وابێ ئەو زەرفێتە هەر ڕابگری بەتایبەت ئەوان بەرەو ئەوەی یەکلاکردنەوەی خەبات و مبارزە بەرابەر بە جمهوری ئیسلامی هاتۆتە قۆناغێکی نەهایی جددی هەر وەک تۆ ئیشارەت پێکرد ئەوە پێویستە ئێمە ڕۆژێک عاقبەت قیامێکی قدرەتمەندی نظامیە بێ سازمان بدرێ ئەم دەم دەستگای داپڵۆسەنەری جمهوری ئیسلامی پاکاتەوە کولی حاکمیەتی جمهوری ئیسلامی پاکات ئەوە دروست دەرنەچە وانە هەموو لە جێگای خۆیە هەر بۆیەکانێت جمهوری ئیسلامی بە شدەت ناحەقە بیانووی ئەوە حتا بەم حزبانە بە حزب دموکرات تا کۆمەڵە تا خەبات تا هەر جەریانێکی دیکاگرێڵە بۆ هێزی مسلحیان هەیە چونکی تۆ دڕەندەی چونکی تۆ ڕژیمێکی تەرۆریستی چونکی لەو شاری سولەمانیە فعالێکی سیاسی ئەم حزبیا و حزبیا مستەقل بیە خۆی پارێزێ مەجبورە ئەسلحەیەکی کەمەری پێبێ لەوە بگرە دەنەچە منزور دەنەچە ئەمە بۆ ئایندەش ئەو پێویستی نظامی هەیە چۆنی جواب پێدەینەوە
بەنظرم بە سەبکی 40 ساڵەوە پێش ناتوانین جوابی بدەین بە سنەتی 40 ساڵەوە پێشی هێزێکی پارتیزانی پێشمەرگەیی یەکێ نێوێنێ گریلا ئێمە وەختە نێومان نابوو پێشمەرگارچێ بەو شکڵە و بەو شێوەکارە جواب نادرێتەوە ئەڵان هێزی پێشمەرگەی لە دەرەوەی شارەکان لە کێ و شاخەکان بێ لە منتەقەی ئازاد بێ هەر بەرحازی ئەمەلیۆ ناکرێت خۆتان نەزانن سیستمی کاری نظامی خودی دەوڵەتەکان لە درۆنەکانیانەوە گرتووە تا هەموو شەوێک هەر ئێستا مەگەر PKK و بەهێزی گرێلایەکەی لە منتەقەی قەندیلە لەژێر زەختێکی بێوێنەی دەوڵەتی تورکیەدا نییە بە دەلیلی ئیمکانات و تەچیزاتی نظامی و چزانم بۆمباران و هەمووانەیە ئەو وەختەی ئێمە ئازادانە لە دەوری شارەکان وەکو هێزی پێشمەرگە ئەخولاینەوە ئیمکانات و دەسەڵاتی نظامی دەوڵەتی مرکزیەکەش مەحدودتر بوو لەو تەکنۆلۆژیای ئێستا بەهرەمەند نەبوو چۆنە بێت جوابێتە ئەو خۆشە جەماوریەی کە ئێستا هەیە و منش پێم ئەبێ نابێ ئێستا و لەم قۆناغەدا بێڵین فەزای نظامی بەسەریا زاڵ بێ نابێ بێڵین نظامی بکرێتەوە نابێ بە بەهانەی نظامی بوونیەوە بەهانە بدرێ بەدەست جمهوری ئیسلامیەوە سەرکوتی بکە بەڵام لە پرۆسەی خۆیدا دەقیقاً احتیاجی بەوا بێ قدرەتی نظامیش لە خۆی نیشان بدە ئێمە بەش بە حاڵی خۆمان بە پرۆژەی گاردی ئازادی ویستمانە جوابی بدەین چۆن یعنی هەرو خەباتکارانی شۆڕژجەر لە گەڕەکەکانی شارەکان لە نێو شارەکانە ناڵم هەموو بەشێکیان بەتایبەت نەسڵی جوانی پرشور ئەتوانن بە شێوەی واحتای نظامی لە شوێنی کار و ژیانی خودی کۆمەلگاکەیە خۆیان سازمان بدەن بێەوەی خۆیان حرفەی بکەنەوە بێەوەی بێنە دەر بێەوەی خۆیان ئەلەنی بکەنەوە ئەزانمەوە پیچیدەگی زۆری هەیە سازماندانەکەشی سەخت نییە ئێمە بەش بە حاڵی خۆمان لەگەڵی دەرگیری نزیک 30 ساڵە بەڕاستی زۆر بەیەوە شێچێتە پێشێ زۆر بە ئەسپایی چۆتە پێشێت چونکی وردەکاری زۆر زیاتری خۆی هەیە ئیمکاناتێکی دیکە دەنسابێ بڕک ئەوزاعەکە زیاتر گۆڕێ بەڵام پێم وایە ئەمە تەرح و نەقشەیەکی گونجاوتر بۆ ئێستا بەو معنای هەر لە دڵی شارەکانە هەر لە گەڕەکەکانە تیمهایی لە 3 کەسی 4 کەسی 5 کەسی باوەڕ پێکرا و بە یەکتری ئەتوانن خۆیان سازمان بدەن بنێوی واحتای گاردی ئازادی یا واحتای نظامی عاقبەت هەم خۆیان لە تەجاربێکێک بیان بێت تەجروبەی استفادە بکەن هەم لە پەیوەندی لەگەڵ ئێمە یا هەر حزبێکی دیکەی کە عقیدەی بەو چنین پرۆژێ بێ یەکێک دەتوانێت ئێمە نێومان ناوە گاردی ئازادی با حزبێکی دیکە بچێت نێوی بنیشتەیەکی دیکە هەستەی سوور هەرچێکی نێوەنێ و بووە لە تەجروبەی خەباتی وڵاتانی جۆرا و زۆری ژای هێزی نظامیەکی مەخفی لە دڵی شارەکانە بووە کە لە تا کاتی خۆی بە پێی تەناسوخ بگۆڕێ دێنە مەیدان هەر لە سەحی شارە هەر لە سەحی گەڕەکە ئەم واحدانە ئەتوانە ببن بە صاحبی فەرماندەهی واحد ئەتوانن خۆیان بەهێزترکەن ئەتوانن خۆیان زۆرترکەن لە کاتی پێویست مسلحیش بن چەکداریش بن بۆ هێرشکردنە سەر دەم و دەستگای نظامی و نظامی جمهوری ئیسلامی ئیسفاد ئەمە بە نەزەرم ئەو ڕێگایەتی با من لێرەدا ئەزانم وەختەکەمان خەریکە بەرەو کۆتای ڕوا ڕەنگە عاقبەتی پرسیار ئەوە بێ فەرزکەین هەرستا ئەم حیزبە سیاسیانەی کوردستانی ئێران لەژێر ئەم زەختیان هێزی نظامیەکان پاکرێتەوە نمێنێ من کارم بە حیزبە ناسیۆنالیستەکان نییە خۆیان چۆن ئارایشە دەنەوە و لە بەندوبەستی خۆیان لەگەڵ یەکێتی و پارتی هێزەکان چی لێکەن و خۆیان تەواوکەن بەڵام هێزێک خۆی بە چەپ و سۆسیالیزم بزانێ ئەجوم لە جریانی وەکو جریانی تحتی مەسئولیەتی ئیبراهیم عەلیزادە خۆی بەوازانێ ئەگەر واقعاً هەر کەمێکیش تاهۆت بە چەپبوون و ئازادی خوازن مابێ ئەبێ زۆر ڕاشکا و ئاشکرا ڕوو بە کۆمەلگا ئێلام کا بڵێ ئەم مەیدانە لە خەبات کە تا ئێستا بووە و یا خودی ئوردوگای نظامی ڕاگیرە ئێستا گەیشتۆتە جەیەک ڕاگرتنی بەم شکڵە نابێ ئێمە پێویستی هێزی مسلح چەکدار بۆ ئیدامەی خەبات هەر بە زەروریە زانین لە دڵی شارەکان ناتوانێت پەیدا بێت ئەم شکڵە بە کۆتایی خۆی گەیشتووە ئێمە ئیتر کۆتایی پێدێنین ئوردوگاداری تەواوەکەین و ئەڵبەتە من دیومە ئەم بەینانە ڕاگەیاندنیان داوە کوتوانە ئیتر ئوردوگاکەی ئێمە لە زەرجۆز ئیتر کەمپی نظامی نییە ئوردوگای پەناهەندەگانی سیاسەیە کە من شەخسەن پێم ناخۆشە کەسانێکە بەنێوی پێشمەرگە و خۆیان بە خەباتکار زانیوە ئەمڕۆ تۆ بگەی بە جێگایەک بنێوی پەنابەری سیاسی و بۆیان بپارڕێەوە بۆمباران نەکردن هیچیان لێ ئەکرا ڕاشکاوتر و بە مەوقعتر ئەگەر
92 ژنیان کرد 95 ژنیان کرد 2000 ژنیان کرد بەحاڵ دەست لە ئوردوگاداری نظامی هەڵگرن ئێستای ترگەیشتۆتە بنبەست توجیهێکی بۆ نێنەوە خۆیان هاوسەرنوێژ لەگەڵ حزب دموکرات و بە دەستێکلاوی لەگەڵ یەکێتێکی کە بۆ خۆی بووە بە حزبێک بەدەست جمهوری ئیسلامیەوە و ئەوانە نێنن یعنی بە نظرم لە ئەرسەی تاکتیکدا حزبێکی سیاسی و ڕاهبەرێکی وشیار دەتوانێت بەڵام تاکتیکە تا ئێستا بەم شکڵە ئیدامەمان داوە لەوە بە ولاوە مانعەکانی ئەوە زۆرن دەیگۆڕین ڕاستە بەرحاڵ دەست خۆش ڕەحمان من هاوڕێ ڕەحمان من آخر جملە حەزەکەم ئەوە بێ من بەرنامەی تایبەتمە بێ لەسەر ئەم کۆنفرانسەی دووەمی بڵێن هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان بەڵام تەنها لە یەک دەقەیە پێم خۆشە ئەحساس یاخود بڵێن بەرداشتی خۆت لەم ئینتیباعی خۆت لەم کۆنفرانسەی ئەخیر باس بکەی من بەش بە حاڵی خۆم زۆر ئومێدەوارتر بووم زۆر خۆشحاڵ بووم بەو دۆخێکە بوو پێم وابێ فرسەتی بەرەو پێشچوون و هەنگاوی زۆر کارساز فەراهەمە بەو ئومێدەی کە ئەم هەنگاوانە هەڵبژیرێ لە یەک دقەیە دقەیەونە بڵێن من و تۆ لە کۆنفرانسی دووەمی شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان شەمبە و یەکشەمبەی ڕابردوو بەشداریمان بوو منش پێم وابێ ئەم کۆنفرانسێکی موفق بوو سەرکەوتوو بوو ئێمە وەک کۆمیتەی کوردستانی حزب حکومەتیز لەوێ حوزوری بوو لە تاریخی نوێنەرانی و ئێمەش لەوێ حوزورمان بوو هەروە سازمانی کوردستانی حزب کۆمونیستی ئێران کۆمەڵە و نوێنەران و هەیئەتیان حوزوریان بوو تعدادێکی بەرچاو لە هەڵسوڕاوان و هاوڕێیانی غیرە متحەزب یان منفەردی کۆمونیست لەوێنە حوزوریان بوو باسی گەرم و گۆڕ کرا بۆ چوونی جیاوازی وجودی بوو بەڵام خۆشبەختانە عاقبەت دوو پلاتفۆرمی سیاسی لەوێ تەسویب کرا باسی حاکمیەتی شوڕایی هاتە گۆڕ و لە دوومانی ئایندەیە سمیناری لەسەر ئەگیرێ و بە سەنەدێک منجەر ئەبێ هەڵبژاردننی تازەیان کردەوە و هەیەتێکی هەماهەنگی 12 کەسە شەشی لە حزبەکان و شەشی لە منفەردەکان هاتوونەتە مەیدان منیش ما بێ یەکگرتووی و هەماهەنگیەکی باشی لە بینی هێزی چەپ و کۆمونیستەکانی کوردستانی ئێران پێکێناوە ئەم شورای هاوکاریە خۆی زیاتر تەسبیت کرد و من ئارزوی سەرکەوتن بۆ هەیەتی هەماهەنگەکان و کولی شورای هاوکاری چەپ و کۆمونیستەکانی کوردستان ئەخوازم و ئاخرین جملەمدا تەواو بکەم ئەویش مربوطە بە باسەکەی پێش ئەم ئاخرین پرسیارەت ئەویش ئەوەیە ئێمە هەر ڕەخنە و گازەندە یەکمان بەرابەر بە ئەحزابی سیاسی مسلحی کوردستانی ئێران لەسەر درێژەدان بە ئوردوگای نظامی و بیانودان بەدەست جمهوری ئیسلامی بۆ پیلانژێڕیەکانی ببێ بە تایبەت ئەو جریانەی خۆی بە چەپ و سۆسیالیستزانێ بەڵام بیانوەکان و پیلانژێڕیەکانی جمهوری ئیسلامی بەم بۆنەوە لە دژی ئەحزابی مسلح لە کوردستانی عێراقا محکومە مەردوودە ئەگەر تونتری کردەوە ئەبێ بەرابەری ڕاستی ڕابوەستی دەستەکانت خۆش زۆر سپاس بەم جۆرە بینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان بینەران ئازیزان و خۆشەویستان سپاس کە تا ئێستا لەگەڵمان بوون بە ئومێدی یەکتر بینەوەیەکی تر لە هەفتەی داهاتووە بە شادی و کامەرانی تەنەسپێری